لە دژی نەبوونی خزمەتگوزاریە سەرەتاییەکان دانیشتوانی شاری خەونەکان لە شاری هەولێر گرتبوونەوەیەکیان لە بەردەم کۆمپانیای جێبەجێکردنی پرۆژەکە ئەنجامدا. دانیشتوانی شاری خەونەکان داوایان دەکرد بە زووترین کات قوتابخانە و باخچەی ساوایان و بنکەی تەندروستی و مزگەوت و سەنتەی ڕۆشنبیر و یاریگەیان بۆ دروست بکرێت و نرخی کرێی کارەبا و خزمەتگوزاریەکانیش کەم بکرێتەوە. 10,000 متر عاد تەرخان کراوە لۆ مزگەفتیانە خاوەن پرۆژەکە دەوێت پرۆژەکەی کە زۆرترین مسلمانی تێدایە پێویست حەزی لەبی کاتە بە کافتریا و بەنایت کڵب ئەویش دەلێ ئەم مزگەوتە دەبیتە ڕێگرێک لەو تشتە ڕاستیەکەی ئەوەیە. ئێستا پرۆژەکە تەواو نەبووە هیچ شتێکی تێدا دروست نەکراوەکو قوتابخانە مزگەوت بنکەی تەندروستی بنکەی ڕۆشنبیری باخچە زۆر زیادە ڕۆی زۆر هەیە و لام وابێ ئەو شەوارعانە هیچی بە کەڵک نایە پاک و خاوێنیەکەی زۆر نییە باش قانون نییە کارەبا کە زیاد دەکری کارەبا بیدایەت بۆی کەم کردینەوە کارەبا دوای ئیسە دیسان زیادی کردێتەوە کارەبا خەدەمات لە $50 کردی و $75 ئەی باشە ئەوانە ژیانی ئێمە لێک نادەنەوە کە ئێمە جاران قەیناکە هەمان بوو ڕاتبێکی باشمان هەبوو کرێکی باشمان هەبوو بەس ئێستا نەڕاتب هەیە نەکرەی باشیش هەیە. داواکاریەکانمانەوەیە بڕیارەکانی لە حکوومەتی هەرێم لە ئێستیسماری دەرچووە لە بەلێدێ دەرچووە لە قایمە دەرچوە ئەوانە لۆ جبەجێ بکە ئەویش خەدەماتە نرخی کارەبایە خەدەماتی هیچی ناکە تەنها بەس کافیتریای زۆر دروست دەکردووە نە مەکتەب نە مزگەفت نە خەستەخانە نە مەلعاب یەک مەلعابی دروستکردی ئەویش بە پارە بداتە خەڵکی دەرێ هیچ شتێکی حدایق 66 حدیقەی تێدایە و مەشروعە یەک حدیقەی نمایە هەر یەکە ئەوەی هەشە شخصی بوویتە لۆ خۆی داگیری کردیە و تەواو ئەوی تریش هەندە کافیتریا و دوکان و شتی لەسەر دروست کردیە و هەموو جێگەش بە مراجعە کردیە هیچ شتێکی جێبەجێ ناکە ئەو شەریکە وەکو ئەوەی کە ئەو لە حکوومەتێکی تایبەت دەژیتین و هیچ بڕیارێکی ئەو حکوومەتی جێبەجێ ناکە خزمەتگوزاری ئەسڵەن نییە سکیوریتی ئەو شوێنە پێدەگە سکیوریتی دزی لێ ئێرە هەرچێ دێ دەژۆرە لە بەخۆی. ئێستا تاکە خەونی دانیشتوانی شاری خەونەکان هەبوونی خزمەتگوزارێکی باشە لە گەڕەکەکەیان دەزانی تاونەبووە دەزانی قوتابخانە و مزگەوت تێدانیە بۆ دێ بەڕێوبەری پرۆژەی شاری خەونەکانیش دەڵێت بەپێی توانە داواکاریەکانی دانیشتوانی شارەکە جێبەجێ دەکەین ئەمە نانێک کەم و کورتیمان نیە بەڵام بەپێی توانە هەوڵ دەدەم کەم و کورتەکانمان نێلین ئەو پرۆژەیەش ئەوان ئامادەیان ئێستا گەشتە بەدەستم ئەم لەگە خاوەن پرۆژە خۆم تاوتی دەکەم مناقەشە دەکەم ئینشاڵڵا جێبەجێ دەکەین ئەمە جێبەجێ دەکەین بەڵام ئەوش بزانن ئەمەشتان پرۆژەکەمە لە جێبەجێکردندایە پرۆژەکەمان تەواو نەبووە. پرۆژەی نیشتەجێبوونی شاری خەونەکان لە ساڵی 2005 دەست کراوە بە کارکردن تایدا بەڵام وەکو دانیشتوانی شارەکە دەڵێن تا ئێستا پرۆژەکە تەواو نەبووە و بێبەشن لە خزمەتگوزاریە سەرەتاییەکان هاوکات چەند جارێکی تریش دانیشتوانی شاری خەونەکان بۆ هەمان مەبەست گرتبوون و خۆپیشاندانیان ئەنجام داوە بەڵام تا ئێستا تەواوی داواکاریەکانیان جێبەجێ نەکراوە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.